کە سوکاریان فەرکراوانی قەزای چەمچەماڵ دەخوازن کێشەکانی نێوان هەرێم و بەغدا سەرەسەر بکرێن و ڕاشی دەگەیەنن بەڕێی دیالۆگ دەتوانرێت گرفتی دارایی چین و توێژەکانی خەڵکی کوردستان سەرەسەر بکرێت. ئێمە وەکوونەوەی ئەنفال داواکان لە حکوومەتی هەرێمی کوردستان تازووە لەگەڵ حکوومەتی عێراق ڕێبکەون و چووکام قەیرانە بەڕاستی وەزعێکی زۆر ناخۆشە بە تایبەتی بۆ کەسوکاری شەهید و ئەنفال زۆر داواکاریمان لە حکوومەتی هەرێمەیە تا زۆر بڕات چارەسەر ئەم کێشانە بکات. من وەکو کەسوکاری ئەنفال کراوانی سنووری قەزای چەمچەماڵ داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو هەموو حیزبە سیاسیەکان هەوڵی زیدی بدەن بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە توانم بڵم دروستکراوەی کە چەندین ساڵە میلەتەکەمانی پێوە جرۆدە ئەکەن. هیوادارم یعنی بەس بێت ینی بیرێک لە موچە و ژیانی گوزەرانی خەڵکی بکەنەوە بەڕاستی خەڵک لە توانە حوسەڵەیە نەماوە ینی ئەمە ساڵی نییە دوانی سیان نییە ینی بەو شێوەیە ئیدامەی کوردستان و ئیدامی خەڵک نادرێت. بەڕێوەبەری مۆنومنتی ئەنفالیش لە چەمچەماڵ ڕای دەگەیەنێت حکوومەت هێرێم لە هەوڵدایە بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی و ڕاشی دەگەیەنێت ڕێگە چارە بۆ باشکردنی ژیانی کەسوکاری ئەنفال هاوتاکردنی موچەکانیانە لەگەڵ شەیدانی عێراق. لە ئێستا ئەوەی کە ئیبینین لە هەرێمی کوردستان ئەمە سەرتاسەریە یعنی تەنها کەسوکاری شەهیدان نییە بەڵکو هەموو چین و توێژەکانی گرتوێتەوە قەیرانی دارایی بەداخەوە زروفێکە بەسەر هەرێمی کوردستان هاتووە بەڵام حکوومەتی هەرێم وەکو وتم بەردەوام هەوڵەکانی لەوەیە کە دانوستان کا لەگە حکوومەتی عێراقیە و لە پێشووترشا حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵەکانی داوە بۆ خۆشگوزەرانی کەسوکاری شەهیدان و هەم لە پێشینەکان کە ئەو لەوێت بە کەسوکاری شەهیدان بوو کۆمەڵی پێشینە هەبوو بۆ کەسوکاری شەهیدان کە ئەو پێشینانە بۆ کەسی تر نەبوو و بەردەوام حکوومەتی هەرێمی کوردستان کەسوکاری شەهیدان لە ژیانێکی خۆشگوزەران و ژیانێکی ئاراما بێ بۆیە خۆشبەختانە ئەندامانی پەرلەمانی عێراق ئەندامانی کوتلەی کوردستانی لەوێ و بە تایبەتی لە لیژنەی شەهیدان کە لە هەوری بەردەوامان کە موچەی کەسوکاری شەهیدانی هەرێمی کوردستان هاوتای موچەی شەهیدانی حکوومەتی عێراقی بکرێن کە موچەی شەهیدانی حکوومەتی عێراقی بەپێی ئەو سیستەمەی ئەوان دوو هێندەی موچەی شەهیدانی هەرێمی کوردستانە. خواست و داواکاری کەسوکاری ئەنفال کاراکردنی هەوڵەکانە باراسی سەرەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا و وەک چاودێرانی سیاسی شاماژەی پێدەکەن حکوومەت هێرێم لە هەوڵدایە بۆ پێکێنانی تیمی گفتوگۆ بۆ بەغدا بەڵام ئەو هەوڵانە بە سستی بەڕێوە دەچن. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.